ڕاوێژکاری بازاری خانوبەرە گفتوگۆکەم. کاک ئەحمەد سڵاو لێبێ. ئەوە لە ئەمریکا دۆخێکی لەو شێوە هەیە، بازاری خانوبەرە لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکایە؟ ئەم بابەتە نێودەوڵەتیانە کاریگەری هەیە لەسەر بازاری خانوبەرەی ناوخۆی هەرێمی کوردستان؟ سڵاو لە جنابی شت کاک دکتۆر، زۆر خۆشحاڵ بووم، سپاس بۆم دەرفەتە. سڵاو لە بینەرانیش. بڵێ بێگومان لە ئێستا بازاری خانوبەرەی هەرێمی کوردستان زۆر ناجێگیرە بە جۆرێک کە بە بەراورد بە چەند ساڵیدا پێ ڕابردوو ئاستی نزیمبوون و خاوبوونەوەی تۆمار کردووە. لە ئێستاە هۆکارە سیاسیەکان، هۆکارە ئابوووریەکان و هۆکارە وەرزیەکان کە نزیگە بینەوە لە سەری ساڵ و کە ئەمە هۆکارێکە بۆ گەشتکردنی خەڵک، گەشتکردن بۆ دەرەوەی وڵات کە لە حاڵەتی ئاسایی بازارە، لە حاڵی ئاسایی کارتوو بواری خانوبەرەیە ئەمە ئاستا دابەزێت. بەڵێ تا چەند بابەتی پرۆژەکانی یەکەی نیشتەجێبوون ێستا لە هەرێمی کوردستان لە سلێمانی لە هەولێر، زۆری پرۆژەکان، زۆری کۆمپانیەکان کە لەو بارە کارەکەن، زۆری یەکەی نیشتەجێبوون هۆکارە بۆ بێ بازاڕی هەرێمی کوردستان؟ بەڵێ بێگومان بە گوێرەی داتاکانی دەستەی گشتی وەبەرهێنان لە ساڵی 2022 سلێمانی شاری سلێمانی ئەگەر بنمونە وەربگرین پێویستی بە 30,000 یەکەی نیشتەجێبوون هەبووە، بەڵام لە کاتێکدا مۆڵەت درراوە بە 100,000 یەکەی نیشتەجێبوون کە ئەمەش هۆکارێکە بۆ زیادبوونی خستنەڕوو لە بازاری لە هەرێمی کوردستاندا بە تایبەت لە شاری سلێمانی وە کەمبوونەوەی خواست لەسەری. بۆ نمونە گەر ژمارەیەک بە نمونە وەربگرین، پێشتر ئەگەر 5,000 کڕیار لە بازارە هەبوو بێ بۆ 10 پرۆژەی دیاریکراو، ئێستا ئەگەر هەمان 5,000 کڕیار لە بازارە ما بێتەوە، پرۆژەکان بوون بە 2 هێندە و 3 هێندە و 4 هێندەش. وێ بەم شێوازە خستنەڕوو و ئاستێکی بەرزی تۆمار کردووە و خواستیش ئاستێکی نزم. بۆم هۆکارە بەم شێوازە ئاستی داواکاری و خەڵک بۆ یەکەی نیشتەجێبوون کەم بۆتەوە. باشە، ئەماژت بە شتێکت کە خستنەڕوو زیادەوەی لێمە ئابووری ئاماژەی پێەکەین هاوتاکەشی خواستە. هەر تەنها خستنەڕووەکە زیایکرواتە یەکەی نیشتەجێبوون زۆر بووە یاخود ژماری کڕیاریش بە فعلی کەم بۆتەوە؟ بەڵێ بێگومان وەک لە سەرەتای ئاماژەمان پێکرد لە راپۆرتەکەی بەڕێزی شتانە هەبوو، هۆکارە سیاسیەکان و هۆکاری ئابووری کە نزیکەی 3 مانگە بەشە موچەی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە نەنێردراوە کە بڕەکەی نزیکەی 210 ملیار دینارە کە لە 3 مانگە ئەم بڕەپارێ ناتۆتە بازارەوە. ئەمەش کەوای کردووە ئاستی و داواکاری بۆ کڕین و بۆ پێدانەوەی قیست بۆ یەکە نیشتەجێبووەکان کەم بێتەوە. بێگومان هۆکارە سیاسیەکان، هۆکارە ئابووریەکان و هۆکارە وەرزیەکان کە وتمان نزیکبوونەوە لە زستان و نزیکبوونەوە لە سەری ساڵ و ئاخیر هۆکاریش کە هۆکارێکی ڕاستەوخۆیە، کاریگەری ڕاستەوخۆی هەیە کە لە پێشکی بەرنامەکەتانە راپۆرتێکتان لەسەر کرد کە بەرزبوونەوەی نرخی دۆلارە کە لە ئەمڕۆ پێما بەگەشتووەتە 167,000 دینار بۆ 800 دۆلارێک. واتە بابەتی دۆلاریش کاریگەری هەیە؟ بێگومان. باشە. ئەم بێبازاڕی لە هەرێمی کوردستانێ بۆ سێکتەری خانوبەرە تەنها یەکەکانی نیشتەجێبوون ئەوەی کە وەبەرهێنانە یاخود کوچە و کۆڵان و گەڕەکەکانیشی گرتووەتەوە کە ماڵ و ئەرزەی خەڵکە و خۆی ئێوە بیفرۆشی یاخود بیکڕێت، ئەوانیش بە هەمان شێوە بێبازاڕیە؟ بێگومان کاریگەریەکە لەسەر ئەوان بە ڕێژەیەکی بەرچاوترە بۆ هۆکاری ئەوەی کە پێدانی پارە و کڕینی یەکەی نیشتەجێبوونی شوقا ئاسانترە و پارەکەی بڕەپارێکی کەمترە بە پێی گرفانی هاوڵاتە و پێشەکێکی کەمەی پێویست ناکا 20 دەفتەر بە یەکسەر ڕاستەوە. بەڵێ پێویست ناکە بە یەکجار بە کاش تۆ بڕەپارەیەکی زۆر بدەی بە مڵکەکەت، بەڵام لە شوقەکانە هۆکارەکەی باشترە، ئاسانترە، خەڵک دەتوانێت بە پێی گیرفان و حاڵی باری دارایی خۆی ئەتوانێت یەکەیەکی نیشتەجێبوون بە ئاسانتر بەدەست بخات. بێگومان کاریگەریەکەی لەسەر ئاستی خان و زیاترە. جا ئەمە هەموو زۆنەکانی گرتووەتەوەی کێسا قاراتەکان ئەڵێن زۆنی زێڕین و زۆنی ئاسایی و زۆنی دایمۆند هەمووی گرتووەتەوە؟ بێگومان کەم تا زۆر هەموو زۆنەکانی گرتووەتەوە، هەرچەنە من پێم وانە زۆنی جیاکردنەوەی زۆنەکان کارێکی باش نییە لەم کاتەیە بۆ حۆکاری ئەوەی کە بازار هەمووی ناجێگیرە. لە وڵاتانی دەرەوەمان دراوسێمان زۆنەکان بە پێی نزیکی لە سنتەری شارەکانەوە دیاریەکرێت، بەڵام بەڕاستی تا ئێستا لە شاری سلێمانیا هیچ پێوەرێکمان نییە، هەرچەنە لە بەپێی بازار و بەپێی بڵین حاڵەتی بازاری خۆی بەشی باکووری سلێمانی بەرە و بەشی ڕۆژئاوای سلێمانی کە بەشێکە لەوێ کراوە بە زۆنی ئاڵتوونی، بەڵام لە شارەکانان پێوەرە جیاوازترە لە وڵاتانی دەوروبەر و دراوسێ
لە وڵاتی ئیمارات لە وڵاتەکانی تر هەتا نزیکتر بین لە سنتەری شارەوە زیاتر زۆنی ئاڵتونیەکە بۆ شێوازە دیاری کراوە بەڵام لە شاری سلێمانی لە شارەکانی کوردستانە نزیک بوونەوە لە سنتەری شارەکانە زیاتر شێوازێکی کولتوری و فەرهەنگی و ینی کەمتر بوار بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون هەیە بۆیە جیاوازن پێوەڕەکەن. خەڵک کێسە سیرمانکە لەوەی پرسیار بکا بڵێ ئێوە باسی بێ بازارێکن لە بواری خانووەیە بەڵام نرخیش دانەبەزیوە ئای بە فعلی نرخ دانەبەزیوە بەپێی بازار جیاوازە بەپێی شوێنەکان جیاوازە لە هەندێک شوێن بەڵێ نرخ دابەزیوە لە هەندێک شوێنەکو خۆیەتی بەڵام ئەگەر بازار بۆ شێوازە بەردەوام بێ ناجیگیری باری دارایی هاوڵاتیان بۆ شێوازە بەردەوام بێ بێگومان لە داهاتوە نزمبوونەی نرخ بێگومان هەست پێەکەین و درکی پێەکەین. دوایین شت بەرزترین نرخی خانوبەرە لەکوێ لە هەرێمی کوردستان نزمترینش لەکوێ هیچ ریسێرچێک هیچ ڕووپێویەک کراوە بۆم بابەتە؟ بەڵێ بە گوێرەی داتاکانی دەستەی گشتی وەبەرهێنان کە تایدا لەگەڵ کۆمەڵێک لە کۆمپانیا و نووسنگەکانی خانوبەرە ساڵی 2021 تۆمار کراوە بەرزترین ڕێژەی نرخی کڕین بۆ خانوبەرە لە پرۆژەیەکی شاری هەولێرە وەرزمترینیش لە گەڕێکێکی شاری سلێمانیە ئەو بەنسبەت خانووە بەنسبەت شوقەشەوە بە هەمان شێوازە بەرزترینی لە پرۆژەیەکی شاری هەولێرە نزمترینی لە پرۆژەیەکی شاری دۆهۆکە بەنسبەت بەشی بازرگانیەوە جیاوازە ساڵی 2019 بەرزترین ئاستی کڕین بۆ مڵکێکی بازرگانی مڵکێکی تیجاری لە شەقامی مەولەی شاری سلێمانی تۆمار کراوە کە بۆ هەر مەترێک 13280 دلار بووە. زۆر باشە سپاس بۆ ئەحمەد ئاسۆ ڕاوێژکار لە بازاری خانوبەرە بەرچاوڕوونی زۆر باشیانی لە بابەتی سێکتەری خانوبەرە لە هەرێمی کوردستان و ئەو گۆڕانکاریانی کە ڕوو ئەدات بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتان هەبێت.